دمشاركە دنده سازیا گشتیا پامبۆیا ڕێڤەبەریا خەسەریا دەموکراتیکە هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ دی پرۆسەیا وەرگرتنا بەرهەما پامبۆدا بەردەوامە. ڕێڤەبەریا خۆسەر نرخی کەرینا هەر تۆنێک پامبۆ ژێجۆتکاران بشە $100 ئەمریکی دەستنیشان کردبوو. دوێ چارچۆڤەیەدا سازیا گشتیا پامبۆش دەستپێکا vê mihêve بەرهەم ژێجۆتکاران وەردەگرە. لە هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریێش بۆ وەرگرتنا پامبۆ سێ ناوەند هاتنە بەقەتاندن کو ئەوژی حەسەکێ دێرازۆرێ و ڕقاینە. سازیە ڕاگهاند کۆ حەتانەها وان 8600 تۆن پامبۆ لە تەواهی هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ وەرگرتنە. لە گۆری عالیەن پەیوەندیدار ڕووبەرا پامبۆ یا کۆ ئیسال لە هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریایە هاتیە چاندن $425. وەکە ما دیار کردبوو ما یەکی هەیڤا دەها ما دەست پێ کرد کەرینا پامبۆ دریا سێ ناوەندارە ناوەندا مەلڕەقا و ناوەندا ما دیێرەزۆرێ و ناوەندا مەحلەجێ الحەسەکێ تا دیرۆکا دو ما 8600 تۆن پامۆ ما گرتی چاوا ئەم دەگرنجی ئەم دریا شات منشە یعنی جۆتکار مراجعە وحداتی ئەرشادی دکێ شات منشە خوا دەگرێ و تینێ پامبۆی خوا تینێ ناوەندێ ما عینی ڕۆژێدا ئان ڕۆژە ددا پامبۆی وی دادکەوێ. پامبۆ li gorî pilayê wî têkirin yanî 10 pile hene gorî paqişbûna wî gorî rêjeya şilayê li gorî rêjeya gûza têda yanî qirêjê pambû ku têda têkirin li ser wî esasî fiyet tê diyar kirin yanî em dibêjin $60 fiyeta derecaya kemîn e gorî pilayê wî dadkeve heya $550. فiyat hat diyar kirin li gorî $60 teklîfê yek ton $470 bû rêjeya qazencê jî 128 medan fe tonê pambû bû $60 em derecayek emîn dikirin ser wî esasî. Robarî hatî çandin di pambû da derdorê 425,000 donim hatî çandin yanî berhemê wê jî derdorê 75 heya 100,000 ton gerek hebe û navendê me vekirîne heta em va kemiyata giştî bikirin.